ساغ نەبوونەوەی بەرهەمی کشتتوکاڵی ناوخۆ یەکێکە لە کێشە هەنووکەیەکانی جووتیاران و ئێستای هەرێمی کوردستان. ماوەی زیاتر لە مانگەکە حکوومەت لە ساغ نەبوونەوەی بەرهەمی جووتیاران دەستەوەستانە. هەرم بێپلانیەش وای کردووە لە شاری هەولێر بەشێکی زۆری جووتیاران بڕژێنە سەر شەقام و زیاتر لە 5 کاتژمێر ڕێگای سەرەکی هەولێر مووسڵ دابخەن. ڕۆژێک دوای گردبوونەوەکەی جووتیاران لیژنەی کشتتوکاڵ و هاودێری پەرلەمانی کوردستان کۆبوویەوە و عەبدولستار مەجید سەرۆکی لیژنەکەش دەڵێت بڕیارمانداوە هەردوو وەزیر و کشتتوکاڵ و بازرگانی هەرێم لە سەرم گرفتە بانگێشتی پەرلەمان بکەین. بانگێشتی بەڕێزان وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو و وەزیری بازرگانی پیشەسازی بکەین کە ئەم دوو وەزارەتەکانی دیکەش بەڵام ئەم دوو وەزارەتە زیاتر پەیوەندیدارن بە بابەتی کشتتوکاڵ و بەرهەمە ناوخۆیەکانی جووتیارانی هەرێمی کوردستان. ڕێگە چارەیەک بدۆزینەوە کە جووتیاری ئێمە چیری زەرەر نەکا. بەداخەوە کە تووشی ئەم زەرەر و زیانانە بوون لە کاتێکدا کە ئەمە دەمێت ئەوە تاکید بکەمەوە و لە ساڵانی ڕابردووشدا زۆر ئەم قسەیەمان کردووە کە بەرهەمی ناوخۆی هەرێمی کوردستان بەرهەمێکی زۆر نایابە، بەرهەمێکی بەتامە، بەرهەمێکی پاک و خاوێنە کە بەڕای من بە هیچ شێوەیەک بەراورد ناکرێت لەگەڵ بەرهەمی هاوردا. بۆ لێرەشەوە ئێمە داوایەک لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکەین بۆ ئەوەی کە جووتیارەکانمان زەرەر نەکەن با هاوڵاتیانی هەرێمی کوردستان پشتگیری جووتیارەکانی خۆمان بکەن بەکرینەوەی بەرهەمی خۆماڵی خۆمان. لای خۆیەوە بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی هەولێریش لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسیدا ڕایگەیاند لەسەر بە بازاڕکردنی بەروبوومی تەماتە بڕیاریان داوە کارگەکانی دۆشاوی تەماتە بخەنەوە کار و بەرهێنانێکیش بڕیاری داوە بەرهەمی جووتیاران بکڕێتەوە و وەک هەنگاوێکی خێرخوازی بەسەر کەم پیاوارەکان دابەشی بکات. بەڕێز شێخباس کە هیمەتێکی باشی کرد کە ئێمڕۆ کە نوێنەری خۆی ڕەوانی لای بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی هەولێر کرد بۆ دیڕاستەی ئەم مەبەستە بەڕێزیان بڕیاریدا کە هەڵبستێت بەکڕینەوەی بەرهەمی جووتیاران لەسەر ئاستۆی خۆی بووە ئەم بەرهەمەش دابەش بکاتن لەسەر کەمپەکان وەک بڵێ بە شێوەیەکی خێرخوازی. هەر لەو چوارچیوەیەدا بەڕێوەبەری کارگەی قوتوبەندی هەریر ڕایدەگەیەنێت لە ڕۆژی چوارشەممەوە تەماتە بە نرخی ڕۆژ وەردەگرن و ئەمباری دەکەن و دەشتوانن ڕۆژانە 100 بۆ 150 تۆن تەماتە وەربگرن. پلانیشیان هەیە ترێ و بەرهەمەکانی میوەش وەربگرن تاوەکو بیکەن بە مرەبا و شەربەت. لیژنەیەک پێک هاتووە هەر لە بەیانی و دەست بەکار دەبێ و لیژنەیە بۆ ئەوەی کە بتوانین هەموو ئەو بەروبوومێکی ئێستا هەیە لە بازار بتوانین لەگەڵ بە هاوکاری بەڕێوەبەری کشتتوکاڵی هەولێر و کردە کشتتوکاڵەکان بتوانین بە بازاری بکەین ئەو بەروبوومان لێ بکرینەوە بە شێوەیە گونجاو هەم بۆ ئێمەش گونجاو بێ و کارگەی هەریر و هەمیش بۆ جووتیارەکانمان گونجاو بێت و زەرمەند نەبن. کارگەی قوتوبەندی هەریر تەنها دۆشاوی تەماتە نییە خەتی شەربەتی ترێ و شەربەتی میوەجات بە هەموو زۆرەکانی لە خۆ دەگرێت لە ئێستاڕە پلاندا دەنێن بۆی بتوانین ئامادەسازی خۆمان بکەین بەروبوومی جووتیاران لە هەم لە جگە لە تەماتە لە میوەجات و ترێژ لە جووتیارانی خۆمان وەربگرینەوە. چاودێران دەپرسێن ئەگەر کێشەی ساغ نەبوونەوەی بەروبوومی تەماتەی هەولێر لەلایەن خێرخوازێکەوە بە شێوەیەکی کاتی چارەسەر بکرێت ئاخۆ تەماتەی ناوچەکانی دیکەی هەرێم چۆن ساغ دەکرێتەوە و کۆی بەروبوومی جووتیاران چۆن بازاڕی بۆ پەیدا دەکرێت. هەروەکوەوەش دەڵێن حکوومەتی هەرێم ئەگەر سەرجەم کێشەکانی بخاتە سەرشانی هاوڵاتیان و خێرخوازان ئەی خۆی چۆن حکوومەتێکە و چ ئەرکێک دەگرێتە ئەستۆ لە کاتێکدا هەر لە بنەڕەتدا تەنانەت پلانیشی بۆ کێشە و ئاریشەکان نییە. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.